وۆڵمارت یەکێکە لەو بازارە گەورانەی زنجیرە مارکێتی وۆڵمارت لە ئەمریکا و تقریبا لە سەر تاسەری لە ئەوروپاشەیە. ئەو زنجیرە مارکێتە 6,000 هەتا 7,000 وۆڵمارت هەیە لە هەموو جیهان. هەر یەکێکیشی بەقەت نازانم بڵێم چەند گەورەیە، بەقەت فامیلی مۆڵی خۆمانەها گەورەیە، یان مازیدی مۆڵ گەورەتر بە دیچکەتر نییە. ساحێبەکەی ناوی سام وۆڵتنە. سام وۆڵتن ئەوەندە دەوڵەمەندە، ناوەکەی خۆی کوردیتە دوو بەش. سامەکەی بەجیا کردو لەگەڵ واڵتنەکەی. واڵتنەکەی وەز واڵەکەی وەگیتە لە بۆ وۆڵمارتی داینایە، مارتەشی زیادکی دەبوویتە وۆڵمارت. وەکو باسم کرد 6,000 فەرعیانەیە لە هەموو عالەم، نزیکی 150,000 تا 200,000 ئایتمی تێدایە، مادەی تێدایە لەو بازاڕی. سامەکەش سامس کڵەپیدانەیە، ئەویش نزیکی 3 تا 5,000 ستۆری هەیە لە هەموو عالەم، بەتایبەت لە ئەمریکا. کوردەکەی خۆمان دەڵێ ئاولۆچیە هەبی ئاوەدانی لەوێن دەرە، بەڵام لەو ئەمریکایی وۆڵمارت لە چێن دەرهەبی ئاوەدانی لەوێن دەرهەیە. خۆشیان زۆر زیرەکن لە فکرەی بزنس. لە شارێک 20,000 کەس کەمتر زیاتری تێدا بیتن، ستۆرەکی ها گەورە لێ دەکەنەوە. ئیدر خەڵک لە دەوری کۆ دەکرا. بەپێی ئەحسای 2022 10,500 فەرعیان هەیە لە هەموو عالەم. ژمارەی مۆزەفەکانیان دەکاتە نزیکی 2,300,000 مۆزەف. سامانی خێزانی سام وۆڵتنی لە 2022 دەکاتە 247 ملیار دۆلار. شوێنێکیشە معادل هایرینگیان هەیە، خەڵکی تاعین دەکەن بە هەموو ئەنواع ئەشکال پۆستەکانیانەوە. یەکێک هاتە ئەمریکا قەت بەچی نەکەیتن لەوەی ئیشی بەدەست ناکەوی، تاکە ئیش کە هەموو لاجەیەک دێتەوە وڵاتەی بەچی ناکەوی لێ وەڵماتی دەست پێ دەکات. لە سەیر و سەمەرەکانی کالیفۆرنیا کە دەتوان بڵێم دەوڵەمەندترین ویلایەتە لە ئەمریکا، بە سەبەتەی نانی ئەمریکا مەشهورە. ویلایەتەکە کە لە ساڵی 900ەکانەوە هەر زێڕی تێداوە، زێڕیان لێ دەدەینە. لەبەرەوەشە ئەو گۆڵدن بریج کە لە سان فرانسیسکۆیە، سرەکی زۆر گەورە و جوانە، لە ساڵ 1936 یان 38 دروست کرایە ئەو کاتی لەسەر ئاوەکەی. هەر بە ناوەکەی بە گۆڵدنەکە مەشهورە، بەڵام لە پاش 900ەکانەوە ڕوویان دایتە زراعەت، لەبەر ئەوەی بە سەلەی نانی ئەمریکا مەشهورە. لێرەوە سەوزە میوەکان دەستە ویلایەتەکانی بکە. دەتەنیژە و ئاوە گەورەیە ئۆقیانوسی هێمن، بەڵام ئاوەکەشی ناخرێتەوە، ئاوەکەی تامەشیەیە. لەبەرەوە ئێستا هەمووە دەچەمەوە ئەو ئاوای پڕ دەکەم لەو جیازەی. ئەوە هەر گالۆنی 3 لیتر بە 39 سنتیە. درەوە هەفتەی جارێک دێم بۆ چار لەبێ پڕ دەکەم بە 39 سنتی.